کاک خوباس سڵاو سپاس بۆم دەرفەتە دەمەوێت تەنها یەک پرسیار بکەم بزانم ڕاچیە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی شارەوە لە پێشەکی ئەمە پیرۆزبایی لە وێسکە بکەم لە بۆنەی حەوت ساڵی دەست بەکاربوونیان لە بڕێوەبەر و تەواوی کارمەندەکانیان هیوادارم بەو ڕۆحێتە بەردەوام بن لە کارەکانتان و دووبارە پیرۆز. ئەمڕۆ کۆبوونێکی باشمان ئەنجامدا لە شارەوانی سلەیمانی، کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی بوو. خۆتان ڕەنگ بێ ئاگادار بن هەفتەی پێشووتر کۆبوونەیەکم کرد لەگەڵ بەشێکی زۆری ئەو بەڕێوەبەرایەتیە گشتی و بەڕێوەبەرایەتیانەی کە پەیوەندیدارن بە پرۆژەوە. کەمێک نیگەرانیەکانی خۆم و خەڵکی کوردستانم پێگەیاندن کە پرۆسەی پەسەندکردنی پرۆژە زۆر خاوە لە سلەیمانی و داوام لێکردن کە چوند و تۆڵیکەنەوە ئیشەکانیان داوام لێکردن کە ئەو پرۆژانەی کە وەستاون بەگەڕیان بخەنەوە. کاتێکم بۆ دیاری کردبوون کە ئیشەکانیان بکەن. ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی شارەوانی بە خۆشحاڵیەوە پێیان ڕاگەاندم کە بەشێکی زۆری ئەو ڕێکارانە جێبەجێکرابوون، بەشێکی زۆری ئەو ئیشەی کە لە نەخشەدانان و لە شارەوانی وەستا بوون تێپەڕێنران و پەسەندکران و ئەو مامەڵانەی کە لە دائیرەکانی تریش چەقی بوون و هەرە خولانەوە بەشێکی زۆریان تێپەڕ بووە. بۆیە پێشبینی ئەەکەم زیاتر لە 50 پرۆژە بەرەو مۆڵەتە ئەچن ئێستا کە ئەمە جێی دەستخۆشیە بۆ ئەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیانەی کە ئیشان تیای کردووە وەجێی دەستخۆشیە و ئینشەڵا ئەبێ بە ئینجازێک بۆ سلەیمانیش. زۆر سپاس کاک خوباس.